لێکەمین پرێس کۆنفرانسی دوای سەرکەوتنی لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا ئیبراهیم ڕەیسی ڕایگەیاند حکوومەتی داهاتوو پشتیوانی لە دانووسانی ئەتۆمی ڤێننا دەکات، بەڵام داهاتوو ئێران نابەستێتەوە بە ئەنجامی ئەو گفتوگۆیەوە. ئەوەشی ڕەت کردەوە جگە لە دۆسیەی ئەتۆمی ڕێگە بدرێت بەرنامەی موشەکی و سیاسەتی دەروی وڵاتەکەی لە ناوچەکەدا بخرێتە چوارچێوەی ئەو دانووسانەوە. ناوبراو جەختی لەسەر لۆژیکی دانووسانکاری ئێرانی کردەوە کە ئەو ئەمریکای لە ڕێکەوتنەکە چۆتە دەرەوە، بۆیە دەبێ ئەوان بگەڕێنەوە بووی. ئەوروپیەکانیش ئەوەیان جێبەجێ نەکردووە کە لە دەقی ڕێکەوتنەکە داهاتووە. گەلی ئێران داوای جێبەجێکردنی ڕێکەوتنەکەیان لێ دەکات و نابێ بکەونە ژێر گوشاری واشنگتۆن. ڕەیسی ڕایگەیاند کە دەبێت جیهان لەوە تێبگات کە ئەو پەڕی گوشار لەسەر ئێران سوودی نییە. لە دوای هەڵبژاردننیش دۆخەکە بە تەواوەتی گۆڕاوە. بەرنامەی موشەکی بالیستی دانووسانی لەسەر ناکرێت. لەبارەی سیاسەتی دەرەوەی حکوومەتەکەی پێداگری لەوە کرد کە دیبلۆماسیەتی وڵاتەکەی بە دۆسیەی ئەتۆمی دەست پێ ناکات و بەوەش کۆتایی نایەت، بەڵکو پەیوەندی بەکارکردنی بەرفراوانەوە هەیە لەگەڵ هەموو وڵاتان. لەو بارەیەشەوە گفتوگۆ و ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی ناوچەکە بە گرنگ دەزانێت، بە تایبەتی ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ سعودی باس کرد. بۆ ئەوەش پەرەپێدانی گفتوگۆ هاوکات لەگەڵ ڕاگررتنی جەنگی یەمەنی بە هۆکاری باشکردنی پەیوەندیەکان باس دەکات. لەبارەی هەڵوێستی وڵاتەکەی لە کێشەی فەڵەستین جەختی لە پشتیوانی تاران لەو دۆسیە دووبارە کردەوە و باڵوێستێکی نەگۆڕی شۆڕشی ئیسلامی ئێرانی ناوبرد کە بەر لە چواردەیە باڵیۆزخانەی ئیسرائیل لە تاران گۆڕا بۆ باڵیۆزخانەی فەڵەستین. لە دۆسی ناوخۆیشدا داکۆکی لەسەر چاکردنی بژێوی هاوڵاتیان کردەوە و پابەندی خۆی بە بەڵێنەکانی کەمپینی هەڵبژاردنەوە ڕاگەیاند. ئەوەش هاوکات دەبێت لەگەڵ دژایەتی بەرفراوانی گەندەڵیدا. ڕایگەیاند ئەوەش ئەرکێکە بەرامبەر بەو بەشداری هاوڵاتیان کە نیشانیاندا لە پشتیوانی لە بنەماکانی شۆڕش. وتەکانی ڕەیسی پەیامی ئاشکرا و نهێنی بۆ جیهان بەگشتی و خۆراوە بە تایبەتی تێدا بوو. باشکرا ئەوەی ڕەت کردەوە کە لەگەڵ سەرۆکی ئەمریکادا کۆب بێتەوە، بەڵام ئەو گشارە شاراوەیەشی تێدا بوو کە ناوبراو بەلایەوە گرنگ نییە ئەمریکا نەگەڕێتەوە بۆ ڕێکەوتنەکە. ئەوەش گوشارێکە لەسەر واشنگتۆن بۆ وەڵامدانەوەی خواستی ئێران کە دەیەوێت کۆشکی سپی بە شێوەی نووسرا و پابند بێ بە ڕێکەوتنەکەوە بۆ ئەوەی پاشەکشەی هاوشەوی ترامپ دووبارە نەبێتەوە. بەپێی وتەی بەرپرسێکی باڵای ئەمریکا کە بە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ڕاگەیاندووە ئەو خواستەی تاران لۆژیکیە، بەڵام لە هیچ دیموکراسیەکی ڕاستەقینەدا ئەو بەڵێنە جێبەجێ ناکرێت. دوای 45 ڕۆژی دیکە ڕەیسی بە فەرمی دەسەڵات دەگرێتە دەست. لە دوای گەڕانەوەی شاندەکانی ڤێننا بۆ پایتەختی وڵاتەکانیان بۆ ڕاوێژی کۆتایی، ئەمڕۆ ڕەیسی بۆ ماوەی 1 سەعات لەگەڵ محەممەد جەواد زەریف کۆبەوە. ئەوەش نیشانەی شلگیری سەرۆکی نوێی ئێرانە بۆ ئەوەی بەر لە گرتنەبەری دەسەڵات ئەو دۆسیەیە بگاتە چارەسەر و باڵگیرانی گەمارۆکان سەرەتای کاری کابینەی باشبوونی باری ئابووری و دارایی ئێران بێت، بەبێ ئەوەی حکومەتی ڕابردوو هیچ سەروەریەکی چاکسازی و ئابووری بۆ خۆی تۆمار بکات.